وەرگیران لە زانکۆیەکی باش و بەشێکی باش خەونی هەموو خوێندکارێکە. کۆلیژەکانی یونایتد ساینس ناونیشانی بەدیهێنانی ئەو خەونەیە کە ساڵانێکی زۆرە بۆتە ناونیشانی سەرکەوتنەکان لە سلێمانی و هەڵەبجە. بە گوێرەی ئەنجامی تاقیکردنەوەی وزاری ساڵی 2020 بۆ ساڵی 2021 2 خوێندکارمان لە پلەی یەکەم و 5 خوێندکارمان لە پلەی دووەم بوون. 49 خوێندکارمان لە دەیەکەمەکانی کوردستانە بوون و 83 خوێندکارمان تێگڕای نمرەکانیان سەرونەوە پێنج بووە. هەروەها 130 خوێندکارمان تێگڕای نمرەکانیان سەرونەوە بووە. دەکرێت بپرسی چی لە پشتی ئەم سەرکەوتنە زۆرانەوەیە؟ بێگومان هەوڵێکی بێوچانی سیانەی خوێندنگە خوێندکار خێزان لە پشتی ئەم سەرکەوتنە زۆرانەوەیە. مامۆستایانمان لە خۆبردووانە و لە نزیکەوە بایەخ بە خوێندکاران دەدەن و ئەو پەڕی هەوڵی خۆیان دەخەنەگەڕ. چەندین پرۆگرامی خوێندنی نوێگەری تایبەت بە کۆلێژەکانمان پێڕەو دەکرێت. لەوانە Efficient Revision، BAL، Zero Mistake و پریوزاری کە تایبەتن بە قۆناغی 12 و هەروەها پرۆگرامەکانی IBM و کویستاک کە تایبەتن بە قۆناغەکانی دیکە. جگەلەوە ئاسانکاری دەکرێت بۆ بەشداریکردنی خوێندکاران لە تاقیکردنەوە پێش بڕکێنەوە دەوڵەتیەکانی وەکو SAT، IELTS، TOEFL، IMO، IBO سەرکەوتنی گەورە بەدەست دەهێن و دەتوانن لە باشترین زانکۆکانی دەرەوەی وڵاتدا بخوێنن. ڕێگەی چوونە زانکۆ بە هەوڵ و تێکۆشان و بایەخپێداندا تێدەپەڕێت. لێرە باشترین کەشی خوێندن بۆ ئەو مەبەستە ڕەخسەنراوە. کۆلیژەکانی یونایتد ساینس بۆ داهاتوێکی گەشت.